لە ڕێگای گروپی کۆمپانیەکانی قەیوان کۆمەڵێک خۆراک و پێداویستی و هاوکاری گەیەندراوەتە سنووری قەزاکەمان وەکو قەزای قەڵاتزە. دیارەمە بۆ دووەم جارە گروپی کۆمپانیەکانی قەیوان لە دووەم جاریاندا هەم لە مانگی ڕەمەزان و هەم لەم بەرە جژنانەش هاوکاری و پێداویستەکانیان گەیاندوتە ئەم سنوورە بۆ خەڵکی کەم دەرامەت و خاوەن پێداویستی. دیارەمە بۆ خۆی هەنگاوێکە بۆی کە ئینسان بیر لەوە دەکاتەوە ئەگەر حکوومەتیش نەتوانێت هاوکاری خەڵکی کەم دەرامەت بکە، بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک کەسایەتی خێرخواز و خێروماند و کۆمپانیا هەیە کە دەتوانن هاوکاری خەڵکی کەم دەرامەت و خاوەن پێداویستی بکەن. دیارە ساڵانە بڵین چەند جارێک لە ڕێگای ڕێکخراوەکەمان وەکو ڕێکخراوی چەترێمان ئەم هاوکاریانە گەیەندراوەتە سنوورەکەمان بە خۆشحاڵیەوە.